زۆر بەکارهێنانی پێداویستەکان وای کردووە پاشماوەیەکی زۆر فڕێ بدرێتە ژینگەوە. ئەمەش ژینگەی ئاو هاو خاکی پیس کردووە. من سەرۆر قەرەداخی پارێزەری ژینگە و سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان بەشداری لە پرۆژەی تراشباکین چالش دەکەم کە پرۆژەیەکە لە پێناو هاندانی هاوڵاتیان بۆ پاکڕاگرتنی ژینگە و پاراستنی ژینگە ڕاگەیەندراوە. ئەمەش لەم کارەوەیە کار هاوڵاتیەک لە لای خۆیەوە کار بکات بۆ ئەوەی کە پاشماوەکانی کۆ بکاتەوە بۆ فڕێباتە شوێنی تایبەتەوە. بۆیە داواکارم لەسەر جەم هاوڵاتیانی کوردستان و هاوڕێیان و دۆستان بەشداری لەم پرۆژەیە بکەن، بە تایبەت هەردوو ئەندامی چالاکی ڕێکخراو بیلال و لەگەڵ کەیوان نامیر و سەرۆکی تۆڕی زەوی ماڵمانە کە بەشداری لەم پرۆژەیە بکەن لە ڕێگەی دروستکردنی ڤیددیۆ و بڵاوکردەوەی و هاندانی هاوڕێکانیان بۆ پاراستن و پاکڕاگرتنی ژینگەی کوردستان.